بینەرەوە بیسەرین کوردستان 24 دەمەوە باش هیویا دەمێن خۆش و سەلامەت بوات خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دێن هاتی نەفدیدارەوەین بەڕێز بوو پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامێ کوردی جەژنا قوربانێ جەژنا ژیانەیە الپشت هەموو هەلکەفتێن ئاینی فەلسەفە و ڕامانێن قوڵ و مەزن هەنە پێتڤیل سەرمە دیف بگەڕین و بدوزینەوە چ ڕامان الپشت وان هەلکەفتا هەنە جەژنا قوربانیەژی وەک بوونەیەکە ئاینی لێکدانەوە و شروڤên زۆر الخۆ هەلدگریتن کوبداغفە حتانەها وەک پێتڤی ئەم نەشێن ئەب شێوازێکێ جوان و هەژی وان هەلکەفتانە ڕێڤە بین لەورا ئەتناوە خەلەکا بەرنامێ بە کوردیدا وێ جارە دیکەینە مژارە خۆ فۆکسا خۆ ئێخینە سەر ئۆ چەندین بەحس و تەوەر دێنە بەحسکردن سەبارەت جەژنا قوربانی پەیوەندداریە مامۆستا عەبدوڕەحمان زۆر بەخێر بێ سەیدە هێژا مامۆستاوەکەمە بەحسکری هەر هەلکەفتەکە ئاینی هەبیتن ئەگەر بچێت ناف قوڵاتیا وێدا سەحکە وردەکاریên wê دەبینی هەندێک فەلسەفە و هەندێک ڕامانên مەزن الپش هەنە لەورا مدوێتن ئەم نهال سەر جەژنا قوربانê پراوستین و بزانین ئایا جەژنا قوربانê چ سەدەمێک هەبوویە حتا ئەف جەژنە سەر هەلدایە و ناف لێدانە جەژنا قوربانê بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان لە وردەکاریەکانی نێو قورئاندا هەتاوەکو زیاتر لێی بکۆڵیتەوە کات لە دوای کات و سات لە دوای سات شتی تازە و شتی نوێت بۆ دەست دەکەوێت لەبەرەوە ئەم بابەتەش کە ڕاستە ساڵانێکی زۆرە خەڵک جەژنە بینی و ڕەمەزانە و قوربانە و بۆنەکانی ترە بەڵام نابێ وابزانین ئیدی تەواو و شتی تری لێ فێر نابین هەموو بۆنەیەک ساڵ لە دوای ساڵ لەگەڵ زیادبوونی زانیاریەکانمان شتی تازەی لێ فێرە بین باش کەوا بێتوانین بڵین مەسئلەی قوربان جارێ وشەی قوربان چییە وشەیەکە لە قورئاندا هاتووە وشەی قوربان لە قورئاندا هاتووە حتى يأتينا بقربان تأكله النار كواتە قوربان يعني چی قوربان يعني نزیک بوونەوە چۆن قورب نزیکە و قەریب نزیکە و تەقریب نزیککردنەوەیە قوربان وەک چاوگێک وەک مەزدەرێک یعنی نزیک بوونەوە ئەم نزیک بوونەوە لە سەرەتادا وەکو بڵێ کارێکی خێر دەکەی بۆ ئەوەی لە خوددا نزیک بیتەوە کەواتە لە سەردەمی کوڕەکانی ئادەمەوە وەک لە قورئاندا هاتووە باسی قوربانی هەبووە کە قوربانی کراوە بە شتومە کراوە بە کشت و کاڵ کراوە بە ئاژەڵ و حیوان کراوە بە ئاسایی ڕۆیشتووە بەڵام دوای لەگەڵ تێپەڕبوونی ڕۆژگاردا مرۆڤایەتی هەمیشە لە ڕێی ڕاست لا ئەدەن کە لە ڕێگەی ڕاست لایەندا هاتن شتی تری خراپیان داهێنا هاتن کوڕی خۆیان دەکرد بە قوربانی سەریان دەبڕی بۆ ئەوەی کە پێیان دەگوت بتەکانیان خوداوەندەکانیان یان قەدیم دەترسان وایان دەزانی هەورە بروسک و ئەوانە بروسک خودای هەیە وایان دەزانی هەتاو خودای هەیە وایان دەزانی ڕووناکی ئاگر هەموو ئەمانیان بە ناوی خوداوەندەکانە و ناونا بۆ قوربانیان بۆ دەکرد لە هەندێک شوێن کچێکی جوانیان دەکرد بە قوربانی لە هەندێک شوێن کوڕێکی گەنجیان دەکرد بە قوربانی بۆیە لە شارستانیەتی ئەستیک لە نزیکی مەکسیک پێشی هەزاران ساڵ دڵی کوڕێکی گەنجیان بە زیندوی دەرەهێنا لە لای عێراقیش هەر بە هەمان شێوە ئەکرا لە میسڕشدا دوجار سەری هەڵدا کچێکیان هێنا و ئەیان ڕازاندەوە ئەیان خستە نێو ڕووباری نیلەوە بە زیندوێتی ئەخنکا دەیانگوت بۆ ئەوەی کە ڕووباری نیل بە بەرەکەت بێ و ئەومان لێ نەبڕێ کە ئەم شتانە سەری هەڵدا بێگومان خوددا ڕازی نابێ بەم حاڵەتە بەڵێ گیرو نەبوو مامۆستاڵڤی چەندی ینی بە مانایەک لە ماناکان ئەتوانی بڵێ ینی ئەم جۆرە دیاردەیە مرۆڤەکان دایهێنن ئەم مرۆڤە کە دایهێنێ خوددا لە ڕێگەی پێغەمبەرانەوە دەبێت ڕاستی کاتەوە دەبێت ئەم عادەتە بەلێ پشتی چه هاتە ڕازڤەکردن پشتی سەدان کەس بینە قوربانی بڵێ اینجا لەگەڵ تێپەڕبوونی کاتدا هەر پێغەمبەرێک کە ئەگاتە چۆنەڵێ هەر گرفتێک کو گوتمان هەموو جار هەر پێغەمبەرێک کە دێت لە خاڵێکە هاوبەشن کە بریتە لە یەکتاپەرستی لە خاڵی چیا جیاوازن چ گرفتێک زۆر سەر هەڵدەدا دەبێت ئەو گرفتە ئیتر بێتە چارەسەرکردن لە سەردەمی ئیبراهیم سەلامی خۆی لەسەر گەشتە چەڵەپۆپە گەشتە لوتکە ئەم حاڵەتە دەبێت چارەسەر بکرێ ئیدی ئەوەیە کە خەونی ئەنبیا جزئێکە لە وەحی بۆیە کە ئیبراهیم سەلامی خۆی لەسەر لە خەونیدا دەبینێ و کوڕی خۆی دەکا بە قوربانی و ئامادەیە بیکە بێگومان لە ڕێگەی ئەوەوە خوددا ئەفەرمێ وەفەدەیناه بذبح عظیم یعنی ئەو ئامادەیە کوڕەکە بکە بە قوربانی بەڵام خوددا بە ڕەحمە ناهێڵێ کە نەیهێش بیکە بە قوربانی لە ڕێ ئەوە چی بۆ هێنا بەدیل و ئەڵتەرناتیڤی دا پێ چی بکە وەفەدەیناه بذبح عظیم کەواتە لەو ساتە وەختە خوددا لە ڕێگەی ئەم پرۆسەیەوە ئیعلانێکی کرد چۆن دەڵێن جارنامەی گردوونی مافی مرۆڤ ئەتوانی بڵێ لە سەردەمی ئیبراهیمەوە سەلامی خۆی لەسەر خوددا بڕیاریدا ئیدی نابێ کەس کوڕی خۆی بکە نابێ کەس منداڵی خۆی بکە بە قوربانی
دەبێ لە بری ئەوە ئاژەڵ بکەن بە قوربانی کەواتە ئەتوانی جەژنی قوربان ناو بنی جەژنی ژیان ئەتوانی ناوی بنی جەژنی دش بە مەرگ دۆستی ئەجا لەبەرەوە تەماشاکەی ئەم چۆن دەڵێ ڕووداوە لە سوورەتی سافاتە هاتووە تۆ کە قورئان دەخوێنیتەوە لە فاتیحەوە سافات زۆر لە دواوەیە وانێ لە سوورەتەکانی دواوەیە وەختێکە دێیتەوە بۆ ئەنعامیش لە سوورەتەکانی پێشەوەیە بەس ئەگە تەسەلسولی نزول بخوێنیتەوە لە قورئاندا خدا سوورەتی ئەنعام لە پێشدا دادەبەزێنێ کە تیایدا فەرموویەتی ثەمانیەتە ئەزواج من الضأن اثنين ومن المعز اثنين ومن البقر اثنين يعني خدا لسورة أنعام دا دياري كردوها أو شوار جوتا كأكات 8 أزواج أو أنا بكن بقرباني مباشرة راست وقول لدواي سورة أنعام لنزولها خدا صافات النيري لأنه صافات باس إبركوات كأنه تشد فيرد بلما يعني كخون إبراهيم وخدا أفرمي وفديناه بذبح عظيم خلق دلي إما قرباني شون بكين نازانين يعني خدا بري صافات أنعامي ناردوا بل أبو جنابة النف لني تخون الدف زور بي هر زوري مسلمان حقيقتك أو يهات الريدان أبدي شوه تلك بدان خوني نبوة يعني شون دلي خوني بيغمبرانيش لازمني وحيه يعني بيغمبران خوني شي اسايني بس طمن يعني اف حالتك هاتي او كرين كدا كوري خوف بكوجيتن بدل ويشند برانك بكوشت اوا رودانك حقيقي بويا يانجي تني وك بيجني وك فلسفك بحس كده نعم رودانك حقيقي بو چونك خدا القران ده فرمي قلنا يا ابراهيم قد صدقت الرؤيا يعني آياتك وادا فرمي قد صدقت الرؤيا يعني تو الرؤيات بينيوا خونت بينيوا آمادهی خوش نشان داوە ئامادەی خۆشت نیشان داوە بەڵام ئەوە خدایە ڕەحیمە ڕەحمانە خدا ڕەئوفە قبول ناکات منداڵێک ببێ بە قوربانی کەواتە ئەگەر نێڤەندگیریە رب العالمین نەهات بە ناودا ئیبراهیم دا کوڕی خو سەر بڕی ئەمە ڕاستە ممکنە ئەوە چونکە ئەو بڕیاری کە ئەو دەیدات و ئەم حاڵەتە ئەتوانی بڵێ یعنی وەکو ئیفتیراز وا بڵێ ئەو ئامادەی ئەمرەکە جێبەجێ بکە کەواتە لێرە ئێمە فەلسفەکە لەکوێ فەلسفەکە لە زانینی ڕەحمەتی خوددایە يعني لزانيني رحمتي خدايا كخدا هيج كاتيك ناهيلي كس إنسان كاب قرباني بويا خدا لا سورتي أنعام دا كباسي أنعام دا كادل أنعام كان بقرباني لبدا تفرمي وكذلك زين لكثير من المشركين قتل أولادهم شركاؤهم يعني بباوران أمشتيان الرازان دو أيام قد منالي خوتام كان بقرباني خداش دا فرمي نابي بي كان بقرباني كواتا دەرکەوت خدا ئەمەی لێرەوە یەکسەر مەسەلەی ژیان دۆستی پاراستنی ژیان کەواتە جەژنی قوربان جەژنی ژیانە نەک وەکو هەندێک لە تیرۆریست و ئیرهابیەکان و خەڵکی توندڕە و ناوی دەنەن جەژنی خۆکوشتن خدا ناهێڵێ کەس خۆی بکوژێت چونکە خدا بە ئایەتی ولا تقتلوا أنفسكم خۆتان مەکوژن ولا تقتلوا أولادكم نحن نرزقهم وإياكم مناڵی خۆتان مەکوژن کەواتە هەموو جەژنی قوربان فەلسفەکەی خاڵی بەهێزی لەوێ کۆ دەبێتەوە کە خدا بە ڕەحمە خدا بە بەزەیە نایڵێ کەس کوڕی خۆی بکە بە قوربانی بانگەوازیە ئیبراهیم عەلەیهی سەلام سەرگرت وەختێ بانگەوازیەوە چەندێکی خەڵک بچێت خونەکەتە قوربان بەڵێ بەچی سەری گرت بەوە دەڵێن کتێبێکەیە بە ناوی نەهر الذهب في تاریخی حەلب چ باز دەکا بەسی ئەوە دەکات دەڵێ خەڵک بۆچی ئێوارەی جەژن یان ڕۆژی جەژن بۆ خەڵک دەچێت بۆ سەر قەبران ئەم عادەتە چییە دەڵێ دەڵێ لە بەری ئیبراهیم و بەری ئەم داوەتی سەر بگرێ و پێشی ئەوە خەڵک منداڵی خۆی دەکرد بە قوربانی کە وەختی خدا کۆتایی بەمەهێنا اینجا خەڵک بۆی دەرکەوت چەند گوناحیان کردووە چەند تاوانیان کردووە بۆ ئەوەی داوای لێبوردن کەن لە مردووەکانیان دەچوونە سەر قەبران لە ڕۆژی قورباندا لە جەژنی قورباندا بۆ ئەوەی داوای لێبوردن کەن کەواتە عادەتەکە لەوێەوە سەری هەڵداوەتەوە تەنانەت یعنی ئەف دیاردەل دەفمەژی هەیە خەڵک ئەلەوە هاتووە کەواتە لەوەوە هاتووە ئێمە ئێستا توانین چۆن ئەمە بەکاربێنینەوە لە تەذکیرە و لە بیرخستنەوەدا سوپاسی خدا بکەین سوپاسی ئەو خدا میهرەبانە بکەین ئەو بەخشندەیە بکەین کە کۆتایی بە قوربانیکردنی مرۆڤەکان هێنا اینجا ئەم قوربانیە خدا دەفەرمێن لەن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم خدا وەنەبێ کە دەڵێ ئاژەڵیش بکەن بە قوربانی وەنیە لەو هەشت سەنفە وەنەبێ خدا مەبەستی خدا گۆشتی ناوێ خدا خوێنی ناوێ ولكن يناله التقوى منكم ئەمە چییە بەشە معنەوێکەیەتی لەوەوە تێبگەین کە فەلسفەی قوربانی بانەی چییە کەواتە ئەتوانی بڵێ جەژنی قوربان ئەتوانی بڵێ جەژنی مناڵانە
هەموو مناڵێک دڵخۆش بێ یعنی لە جاتی ڕۆژی مناڵانی جیهانی ئەتوانین ئێمە ئەوە بۆ مناڵەکانمان باسیکەین بڵێن ئەو خودایی کە دەیناسین ئەو خوددا بەخشندە و میهرەبانە بوو کە دەستی باوکانی گرت لە سەردەمی ئیبراهیمەوەتی ئیتر کۆتایی بەم عادەتە بێنن کەواتە مناڵان دڵخۆشە بن دایکان دڵخۆشە بن ڕۆژی خێزانە باوکان و دایکان سوپاسگوزاری خوددا دەبن کە خوددا ئیدی ئەم عادەتی لە نێو کۆمەڵگەکاندا نەهێشت بۆیە خوددا لە قورئاندا فەرمووی وما ئەموالکم ولا ئەولادکم بالتي تقربكم إلينا زلفى إلا من آمن وعمل صالحا کردەوەی چاک بکەن ئیمانتان بە خوددا هەبێ ئەوە ئێوە لە ئێمە نزیک دەکاتەوە ئەلێرەوە بۆمان دەرەکەوێکە فەلسفە و ناوەڕۆک و کوڕۆکی جەژنی قوربان جەژنی ژیانە دژ بە مەرگ دۆستیە جەژنی منداڵە جەژنی خێزانە کە مافی منداڵی تێدا هاتە پاراستن و ئیدی ناکرێ بە قوربان بله موسى برس هلبت يعني دعوة إبراهيم عليه السلام بوي چندي بوا كخلق وي چندي درباز بيت كزارو كي خوفه بكوجيتن بدل وي چندي قربانيه بكتن بلت همان دم دا وقت مسلمان قربانيه جيت كتن ديسان روبروي ديار دكا خرابتر بيتن كبرهلايك وعشوائيك زور وكشتنا سربرين حيوانا دايا يانكو هندك جار مترسي سوي چندنا كاف جور حيوانا برف انقراضي بشيت وتلوثه بيئو جينجه بيتكرن في چنده اره بديلك باش بو اما بديلك باشا اويش بو شێوازە ئەم قوربانیە کە دەکرێت پێغەمبەر درودی خوای لەسەر بۆمانی ڕوون کردەوە دوای چۆن ئەکرێ لەبەرەوە بۆ ئەوەی کە ئەمەش بە شێوازێکی جوان بکرێ ئەبێت لە ڕێگە چارەکانە ئاماژە بۆ پرسیاری تۆ بکەم بەێ دەستێتت خوشمام سێبەرس هەر سەبارەت وێت چەندەی مدوێتن بچنێت ناوا شارین کوردستانیشیدا پرسیارە کاتی ئاراستەکردن جەژنا قوربانێدا تە چه هەستەکەیە بفەرموندا بینەر والله حەز بە خۆشیەکەم ها حەز بە خۆشیەکەم جەژن ڕۆژێکی خۆشە و ڕۆژێکی خەیر و حەسەناتە و ئەیتر حەز بە خۆشی زۆرەکە ڕۆژێ جەژنێ وەکی کەیفەکە خۆشیەکە و بێتن vê keyfê xweşkeyn û em cejnayê ku du pîrozke. Ez hestê rojayekî ya cejnê hestê seredaneka her kesek emî pêş dat me dikevit hestê rehmekê dikevit pêş dat mirovî dikevit rojeka cidî de bû mirovî her keseke em hemî çavereyê hindê ne roja cejnê. Çi te lê hewsê kir çi te lê ew kese qisiniye legal ya ez bîto xweşî binûyenî. Em miletekîn miletekê bi Sirmonîn elhamdülillah. Yani çavê mirovî vê rojê mirov biçek wek îbadetek û ya divê jî xelkek gelek ca mirov nabînît yê kara ve min jî le an pişolin it eydê da mirov bînîtin yani mirov hest pindê diket mirovanî ya mayî rastî mirov cejnê de dest hestê bi xweşiyê diketin û seredan mişe dibin û mirov çî seredara kes û karê xwe diketin û her rosawtên seredara mirovî dikin û rojeka geleka xweş e ya pîroz e بله بینەرین بەڕێز سوپاس بوو بەشداربوویان کە هەمیاب شێوازێکی جوان و گەشبین و شێوازێکی خۆش بەحسا ڕۆژا جەژنێ کرد کە هەستێکی خۆش ئەتوێ ڕۆژێدا بوو دروست بیتن بله مامۆستای بەڕێز دیسان مەدوێتم بچینە سەر تەوەریخ و چاوە ئەجیانە ڕۆژانەدا ئەم بکارین مفای چەمکی قوربانی بوونی وەربگرین دەتوانین لەوێەوە تەماشا بکەین گەلی ئێمە بەداخەوە بە درێژایی مێژوو ساڵانێکی زۆرە دەبین بە قوربانی کەواتە لەبێت لە ڕووی ژیانی ڕۆژانەمانە بە شێوازێکی ورتر بڕوانینە مەغزا و فەلسفەی قوربانی وەختێک کە تەماشا دەکەین قوربانیدانمان بیر دەخاتەوە قوربانیدان مەسئلەیەکی یەکجار گرنگە ناکرێ هەروە لە پێناوی هیچدا قوربانیەکانمان بفەوتێ کەواتە مامانەیەکی تر بڵێم یعنی تۆ هەر بەلای کەمەوە زۆر دوور مەڕۆ مەچۆ 2700 ساڵ لەمەوە پێش مەڕۆ سەردەمی مادەکان و ئەو سەردەمە دوورانە وەرە سەردەمی ئەم 40-50 ساڵی ڕابردوو وانە ئێمە لە دەوروبەری ساڵی هەشتا کوردانی فەیلیمان دەبن بە قوربانی بەدەستی ئەم دوژمنانی کوردەوە لە دوای ئەوە ئەبینی بارزانیەکان لە هەشتا و سێ ئەوجا لە هەشتا و چۆن ئەڵێ هەشت و ئەوانە کیمیابارانی هەڵەبجە ئەوجا دەستپێکردنی پرۆسی ئەنفال و 1970 تر دەبێتەوە بە قوربانی جارێکی تر ئەوجا لە 2014 ئێزدیەکان بە سەدان بەدەیان هەزاریان دەبنەوە بە قوربانی کەواتە ئێمە تەنها تەماشای ئەم 30 ساڵی ڕابردوو بکەین ئێمە زۆر بووینە بە قوربانی کەواتە دەبێت زۆر ئاگادار بین زۆر هەنگاوەکانمان دەوروبەرمان دوژمنمان چاوکراوە بین
یعنی هەوڵ بین بزانین گەلی ئێمە بە درێژایی مێژوو کراوە بە قوربانی بەڵێ تو نابینی مامۆستا ئەف گەلەبیە قوربانی هەر سەردەستی خودی مسلمانە یعنی بەمانایەکی تر ئەمانەی ئێستا باسم کرد ئەم نمونانە هەروایە ڕاستە اینجا لە حاڵەتێکی تریشدا ئێمە خۆ بەری ئەوەش دەبێت قسە بکەین لەسەر دەستی گەلانی مسلمان کراوین بە قوربانی بەڵام لەسەر دەستی سایکسپیکۆ و بەریتانیا و فەڕەنساش دابش کراوین و کوردستان بەم شێوازەی لێکراوە کەواتە ئێمە لە یەک کاتە قوربانی چۆن دەڵێ هەندێک جار قوربانی دەستی هەڵەکانی خۆمانین هەندێک جار قوربانی دەستی برا مسلمانەکانمانین زۆربەی کاتیش قوربانی دەستی زلهێزەکانی دنیای کەوتە چ لێ تێبگەین بێ چەندێ ئەوە تێگەین کە بەڕاستی تەماشا بکەین یعنی لە ڕووی فکری لە ڕووی هزری لە ڕووی هزرەوە مەسەرەن ئێمە تەماشا بکەین ساڵانێکی زۆری تەمەنی گەنجێتی لاوی کورد فەوتا بوو بە قوربانی لە ڕووی چیەوە لە ڕووی ئەوەی کەەوە ئەوە قوتابخانەی مارکسیە بە تێگەشتنی لینینی بۆ نمونە ئەوە قوتابخانەی ترە بە تێگەشتنی ماوی بۆ نمونە لە نێوان تێگەشتنی ماوی و تێگەشتنی لینینی ساڵانێکی زۆر گەنج کاتی بوو بە قوربانی دوایش هەر هەموو هاتنەوە سەر نەتەوەیەکە کەواتە لە ئەوڵەوە ئەگەر هەموو خەباتمان نەتەوەی و نیشتیمانی بواە ئەو هەموو عمرە زایع نابوو کە خۆمان ئەوە دەستی خۆمانیتی ئەوە قوربانیە کە خۆمان کردومان حاڵەتێکی تەماشا بکە ساڵانێکی زۆری تەمەنی ئێمە هی گەلی ئێمە بوو بە قوربانی لە بینی بەرداشی سەفەوی و عوسمانی پێشش فارس و ڕۆم اینجا سەفەوی و عوسمانی کەواتە ئێستا ژیر بین جارێکی تر نەبینەوە بەرداش و قوربانی نێوان شەڕی سوننە و شیعە لە عێراقدا کێشەی ئێمە کێشەی نەتەوایەتیە کێشەی ئێمە کێشەی نیشتیمانیە ئێمە ناچینە پاڵی شیعە بۆ سوننە و ناچینە پاڵی سوننە بۆ شیعە کەواتە لە ڕووی مەزهبی جارێکی تر ئەبێ ئاگدار بین نەبین بە قوربانی بڕوانە لە ڕووی نێودەوڵەتی ئێمە لە بیرمان نابێ بچێکە لە ساڵ 1975 لە نێوان شای ئێران و لە نێوانی چۆنە لە سەدام حوسێندا لە نێوان عێراق و ئێرانی ئەو کاتە لە 75 نسکۆیان بەسەر شۆڕشی ئێمەدا هێنا ئێمەیان کرد بە قوربانی کەواتە مانە هەمووی ئەبێ دەرسی لێ وەربگرین ئێستا لە ڕووی ئابووری لە فەلاحەکانمان بپرسی کشتتوکاڵی ئێمە بۆ بە قوربانی لە نێوان هاوردەکردنی 15 ملیار دلار بۆ تورکیا ئەڕوا و نزیکەی 10 ملیار دلار بۆ ئێران ئەڕوا کشتتوکاڵی خۆمان ئەڵێن وەکو نوکتەی لێ هاتووە ئەڵێن ئەوە چییە مەتەڵێک هەیە حەزورە مەتەڵ دەڵێن خەیار فەردەی هەر بە 1000 دینارە کیلۆیەکیشی هەر بە 1000 دینارە دەڵێن ئەوە چۆن وا دەوێت دەڵێن کابرا بە فەردە ئەیهێنێ بە گونیە دەیهێنی هەر بەوەندە لە یەکڕن لە ئەلوانە کە دێتە بازاریش ئێمە هەر بە 1000 دەیکڕین کەواتەمە چییە ئێمە لە هەموو ڕوویەکەوە وڵاتێکی کشتتوکاڵین بەس کشتتوکاڵی کوردستانمان کردووە بە قوربانی کشتتوکاڵی ئێران و تورکیا کەواتە دەبێت ئەم دەرسێ لێ وەربگرین ئەنی ئەمە هەمووی لە ژیانی ڕۆژانە دەبێت ئاگداری بین لە ڕووی کۆمەڵایەتی ئەگەر بڕوانی خدا داوای کرد مرۆڤ نەکرێ بە قوربانی وانە یعنی تەماشا بکە چەند کچ دەبێ بە قوربانی دوو کوڕ شەڕەکەن وانە ئەی چۆن ئاشتە بنەوە ئەو دوو بنە ماڵی و عائیلەیە وەڵا کچێکتان دەدەینێ دوو کچتان دەدەینێ لە بری خوێن لە جیاتی ئەو خوێنە دوو کشتان دەدەین اینجا و دوو کچە ئەو دوو کوڕیان دەبێت ناوێ نایەنەوە کەیفی خۆیەتی وا دەڵێن کەواتە ئێمە کچمان کرد بە قوربانی خوێن بۆ هەڵەی کەسێکی تر پیاوی کوشتووە براکەی پیاوی کوشتووە وڵادین ئەو کچە لە بری خوێن دەدەین یعنی لە بری قوربانی دامان ئەو کچەشمان کرد بە قوربانی جارێکی تر تەماشاکە ئێمە خۆمان دەکەین خدا فەرمووی بڕیارمدا ئاژەڵ بکەن بە قوربانی لە بری مرۆڤ وانە بوو معنای قوربان ئەزانی ئێمە ئێستاکە مرۆڤ دەکەین بە قوربانی لە بری ئاژەڵ چۆن فڵانە کەست بۆ کوشت وەڵام مەڕی ئەو هاتە ناو مەزرعی من لەبەرەوە کوشتم لەسەر مەڕێک ئینسانێکیان کوشت ئەی فڵانە کەست بۆ کوشت وەڵا کاکە من ئەڵە کۆترێکم کڕی بە 2 وەرەقە بە 3 وەرەقە بە دەفتەرێک ئەو فڵانە کەست کۆترەکەی منی کوشتووە منیش چوم ئەوم کوشت یعنی هەموو ئەم ڕووداوە تەماشاکە یعنی لەسەر حیوانات لەسەر ئاژەڵ لەسەر نازانم چی لەسەر ئاژەڵێک مرۆڤێک دێتە کوشتن کەواتە خدا فەرمووی ئێوە بڕیارم داوە ئاژەڵ بکەن بە قوربانی مرۆڤ ئێمە ئێستا مرۆڤ دەکەین بە قوربانی ئاژەڵ پرسیارە گرنگ لێرە ئەوە مامۆستا بووچی بڕیارە ڕەب العالەمین کە بوو بۆ باوەڕدارانە بەڵێ باندوور سەر نییە بووچی گۆهداریە ناکەن ئەمە کێشەی ئێمە یعنی بزانە زانای ئاینی و ساڵان و ینی هەموو ینی ئەمە زۆر مەسئلەیەکە هەتا تا قسەی لێ بکەی کەمە یعنی ئەو باندۆر و ئەو تەسیرە ئەبێ ئاگداری بێت خاڵێکی ترت پێ بڵێم لە ڕووی پزیشکی لە ڕووی تەندروستی چەند نەخۆشی ئێمە
ئەو هەموو پارەیە ئەبا ئەچێتە دەرێ عیلاجەکە. بەێ ئێمە خەڵکمان لە ڕووی تەندروستی بۆ بە قوربانی هەڵی هەندێک لە دکتۆرەکان لەگەڵ ڕێزمان بۆ هەندێکیان هەڵی دکتۆرەکان مرۆڤ ئێمەی کوڕە بە قوربانی چەند کەس بوو بە قوربانی خراپ بەکارهێنانی دەرمانی ئەکسپایر دەرمانی خراپ کەواتە لە ڕووی تەندروستیشەوە مرۆڤ ئێمە چۆر دەبێ دەمرێ دەکوژرێ لە ڕووی چیەوە یا بەهۆی دەرمانی خراپ یا بەهۆی هەڵی پزیشکەوە ئەمە شەرجارێکی تر پێ ناوترێ قوربانی لە ڕووی زانستەوە ئەو هەموو کۆلێجە 30 زانکۆی حکومی 29 زانکۆی حکومی و 30 زانکۆی ئەهلی 59 زانکۆ 150,000 خوێندکار چ دەخوێنن بوون بە قوربانی فێربوونی هەندێک زانست کە ئەمڕۆ پێویستمان پێی نییە یعنی لە ڕووی زانستیشەوە بووین بە قوربانی قوربانی چی لە هەندێک بواردا ئێمە دەخوێنین کەچی خەڵکی تریش دوا بۆ مەریخ دەچێت ئەو زانستانەمان نییە کەواتە هەموو بوارەکانی ژیان تەماشا بکە ئێمە تایدا قوربانی بانداوە خۆمان دەکەین بە قوربانی با لە جەژنی قورباندا مراجعی ئەم خاڵە بکەین لە ڕووی مێژووی نەبین بە قوربانی لە ڕووی جوگرافی نەبین بە قوربانی لە ڕووی سیاسی نەبین بە قوربانی لە ڕووی کۆمەڵایەتی نەبین بە قوربانی لە ڕووی ئابووری نەبین بە قوربانی لە ڕووی زانستی نەبین بە قوربانی ئەفاق نەجانەبێتت بیژدن پێشنیارێکە تو دکەی بوو هەر تاکێکی کورد یانجی مەبەستاتە پێ دەسەڵات و حکومڕانیەتە دەبێتن ڤاڕێوشینە بگرتە بەر دیارە سیاسەکەی دەچێت بۆ دەسەڵات دیارە کۆمەڵایەتەکەی دەچێت بۆ هاوڵاتی وانە دیارە ئابوووریەکەی دەچێتەوە بۆ وەزارەتەکان هەر کەس خۆی دەزانێت ئێمە لە پرۆگرامی کابینەی حکوومەت کابینەی 6 کابینەی 7 کابینەی 8 کابینەی 9 4 کابینێت توای نووسراوە بایەخدان بەلادیەکان و گەیشتن بە حاڵەتی خود بژێوی بە عەرەبی جا بڵێن ئیکتیفای ذاتی بە کوردی خود بژێوی یعنی خۆمان بتوانین خۆمان بژێنین ئێدەیتر ئەبێ لە مەودووە نەبین بە قوربانی دەستێتت خوش بینەرین بەڕێز دیچینە ناو بڕێکا کورت و دەهینە جواتەوەی هێژە بینەرۆ بیسەرین کوردستان 24 جارێک دن سەڵاف وەبن ئەم بەردەوامین بۆ درێژە پێدان سەر تەوەریخ و جەژنە قوربانێ ژیانە مامۆستای بەڕێز وەکە زۆر جار ئەم ئاماژێت دەینە زانا و عارفین کورد وان ئەگە سەحلی بکێ زۆربەی بوارین ژیانیشین دەستێن خۆ هەبووینە ئەکیت vê هەلکەفتا جەژنە قوربانی ژی وان هەندێکشین دەستەنە و ئاخفتن و حکمت هەنە سەبارەت وێ چەندێ بەدەبێتن جانابێتە ئاماژێ بدەتەوێ چەندێ وان چ گوتێ سەبارەت جەژنە قوربانی بەڵێ لە ماناکانی قوربان وتمان بە کوردی ینی نزیک بوونەوە جا لەخوا لە قورئاندا فەرموویەتی دەربارەی ئەو نزیک بوونەوەی لە خوددا فەرمووی بەکردەوەی چاک لێم نزیک بوونەوە بە باوەڕهێنان لێم نزیک بوونەوە فەرمووی لە وەسجد وەقتەریب ئەمە خۆمە یەکەم سوورەتە لە قورئان یەکەم سوورەتە لە قورئان ینی دەست پێکا بە ئیقرا وەکوڵێ وەسجد وەقتەریب ینی کڕنوش بەرە بۆ خودا و نزیک بەرەوە بۆیە پێغەمبەریش لەسەر ئەو ئاەتە چۆن شەرحی کرد چۆن ڕاوەی کرد فەرمووی ئەقرب ما یەکون العەبد من الله وهو ساجد نزیکترین حاڵەتێک مرۆڤ لە خودا نزیک دەبێتەوە لە حاڵەتی سوجود و کڕنوش بردنایە ئەوە ڕوونکردنەوەکەی پێغەمبەر و درودی خۆی لەسەر بۆ ئاەتەکە بینەوە بۆ ڕوونکردنەوەی مەلای جزیری بۆ ڕوونکردنەوەکەی پێغەمبەر و بۆ ئاەتەکە ئەو چی گوتووە ئەو کاتێک کە باسی جەژنی قوربان دەکەم مەلای جزیری دەفەرموێ عیدە و هەر کەس ژدیدارە تا لێ پیرۆزە عید بەمەعنا جەژنە ڕاستە عیدە بەس چێ بەڕاستی لێ پیرۆزە عید جەژن لە چێ پیرۆزە لەو کەسەی شاد بێ بە دیداری تۆ چۆن بە دیداری خوددا شاد دەبین خۆمە خوددا نبینی ئێمە وەصل و فەصل هەیە کە عارفانی کورد باسییان کردووە ئەو کەسەی وەصلی هەیە لەگەڵ خوددا پەیوەندی هەیە لەگەڵ خوددا وەسجد وەقتەریب نزیکە لە خوددا جەژن لە ڕاستیدا بۆ ئەوانێ لەبەرەوەی عارفان گوتویانە هەر ڕۆژێک زیاتر لە خوددا نزیک بین بۆ ئێمە جەژنە هەر ڕۆژێک گوناهی تێدا نەکەین ئەو ڕۆژە جەژنی ئێمەیە بۆیە مەلای جزیری جوانی گوتووە لەو کەسانە جەژن پیرۆزە کە لە خوددا نزیکن کە بە دیداری خوددا شاد بوون بەلێ نزیک بوونا خودی مامۆستا هەر ئیکێ دید و تێگەهشتنەکە هەی بۆ نمونە کەسێک پڕیا سەلەفیەتی ڕا بژیت ئەس دەبێڕێکی نزیکێ خودی تەعاڵە بم پڕێکا سۆفیەتیان پەڕێکە کادیکی هەبیتن ئەوان مەدارسین تێگەهشتنی بەرامبەر خودی ئەری چ ڕێک مەبەستاتە نزیک بوونا ڕێ مهم نییە بەچی بە ئەنجام مهمە بە ئەنجام مهمە یعنی تۆ بەس سێرکەی ئەڵێ ئەوە حەنەفیە ئەوە شافعیە ئەوە مالیکی ئەوە حەمبەلیە بەس دەناو سونە بەلای کەمەوە ناڵێ ئەوانەی تریش کۆکەرەوە 8 مەزهب هەیە ئەوەی ئیشی پێکرێ
بەڵام دوجار هەموو هەشت مەزەبە نوێژی پێکرێ ئەو نوێژەی کە ئینە سەڵاتە تەنها عن الفەحشاء والمنکر ئەو ئێمە ئەومان دەوێ يعني وەکو مرۆڤ ئێمە چیمان دەوێ المسلم من سلم الناس من يده ولسانه کەواتە ڕێگەکان جیاوازن وەکو گوتمان بەڵام گرنگ ئەوەیە ئەو ئەنجامە بێتە دی ئەو ئەنجام نزیک بوون لە خوددا بەمانای چی بەمانای جێبەجێکردنی قسەکانی خوددا ساڵوخەتن کەسێ نزیک رب العالمین چ تشت حتا مزانیا بە نزیکی خودەیە بەمەی کە بوو گوتمان یەکەمش زیانی بۆ خەڵک نییە نزیک بوون لە خوددا تەسلیم بوونە بە خوددا تەسلیم بوون بە خوددا ئیکە بە مسلم کە کردی بە مسلم ئەی مانای من سلم الناس من يدي ولساني بەرزتر بڕوا دەیکا بە مؤمن مؤمن چییە لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحبنا ئەمجا ئەوەی بۆ خۆی پێخۆشە بۆ خەڵکی پێخۆش ئەمانەوەی ئەنجامن دەردەکەوێت باشە بینەوە لە فەلسفەی جەژنی قوربان مەولەوی بە ڕەحمەت بێ دەفەرمێ قوربانن جەژنن شادیان دەست لە گەردنن ڕۆی ئازادیان کەواتە مەولەویش بەستیەوە بە دوو وشە فەلسفەی قوربانی کرد بە شادی لەگەڵ ئازادی شادی ئەوەیە کە خوددا کۆتایی هێنا بە قوربانیکردنی مرۆڤەکان ئیدی خوددا ژیانی پیرۆز کرد لە مرۆڤەکان ئازادی ئەوەیە کە بە قوربانیکردن مرۆڤ هەستکە کە قوربانی ئەکە ئەو مرۆڤەی لەم جەژنە قوربانی دەکا دەبێ ڕوحی ئازاد بوو بێ دەبێ ڕوحی ئەم ئینسانە ئازاد بوو بێ بێ قوربانی مانای ئازادی ئینسانەکانمان بۆ دەرخا لە دەست ئەو دابوونەریت و کۆت و بەندەی کە گەلانی پێشوو کردیان لەبەرەوە ئازادی لە شیعرەکەی مەولەویدا لەوێەوە دەردەکەوێت جا کە خەڵک پێ دەڵێ گردنم ئازاکە بڵێ ئەوە کاری من نییە گردنی تۆ ئازاکەم ڕاستیەکەی بێ خۆت ئازادکەی من بۆ گردنت ئازاکەم وەڵام من بەرامبەری تۆ کاری خراپم کردووە اینجا بەتەمای بە وشەیەک من بڵم گردن ئازابێت تەواو تۆ خوازانێت چیت بوو تۆ چیت کردو خۆ من لێت ناپرسم چیت کردووە لە نەتیجە ئەو کەسە ئەبێ وأتبع السيئة الحسنة تمحوها ئەبێ بچێ کردەوەی چاک بکە زەمی فڵانت کردووە لەو مەجلیسە بڕۆ لە هەمان مەجلیس مەدحی کەرەوە ئەمجارە مەولەوی پێمان دەڵێ گردن ئازادی لە دەستی خۆتانە خۆت ئازاد کە لە دەستی مندا نییە جارێکی دی وا مەکە گردنت بکەوێتە دەستی خەڵک بڵێ ئازادیکە گوناه مەکە تاوان مەکە زەرەر لە خەڵک مەدە شتێکی تر هەیە مەولەوی پێمان دەڵێ لە قورباندا زۆر جار واڕێک دەکەوێت خەڵک چ دەڵێ زۆر جا تۆش جۆت لێ بووە خەڵک مەسەلەن دەڵێ من پێغەمبەرم زۆر خۆش دەوێ چۆن دەڵێ بە باوک و دایکەوە بە قوربانە دەم یا ڕەسوول الله زۆر جا کوردەواری خۆمان هەموو گەلانیش ئەم قسەیە دەکەن مەولەوی شعرێکی جوانی دێڕێکی تری جوانی هەیە ئەڵێ خەیاڵێت کردن جەڕووی نادانی خەیاڵێت کردن جەڕووی نادانی چ لایەق وە تۆن ڕوتبەی قوربانی تۆ خەیاڵەکەی لە ڕووی نەزانیەوە ئەڵێ بە قوربانت بم یا ڕەسوول الله باوکوت بە باوک و دایکەوە بە قوربانت بم ئەڵێ ئەی نەتزانی لە ڕووی فقهیەوە هەموو حیوانێک ناشێ بۆ قوربانی ئەبێ پاک بێ بە حەڵال کرابێ مەرجەکانی وابێ مەرجی ئاژەڵێک ببێ بە قوربانی زۆرە پاک بێ و چاک بێ دەڵێت تۆ ئەبێ شەرم کەی بڵێ بۆ هەموو کەس نییە بڵێ بە قوربانی پێغەمبەر بم بۆ هەموو کەس نییە بڵێ فیدای ڕەسوول الله بم بۆ چونکە شایانی نیت خودی وێوشێ درستە مرۆڤ خۆ بکەتە قوربانی هەر کەسێک نا بەڵام مەبەستم ئەم چیڵێ مەبەست دەوتنەکەیەتی مرۆڤ نابێ قوربانی کەس بێ بەس ئەم شتا ئەڵێ ئەبێش ئینسان کاتێک کە ئەڵێ بە باوک و دایکەوە بە قوربانت بم تعبیرش ڤیانە خۆ بکە کەوا ئەڵێ و تعبیر لە خۆشەویستیەکە دەڵێ بیر لە خۆت کەرەوە تۆ شایانی ئەوەی ببی بە قوربانی یعنی بە گوناهت بە عیبەکانت بە فێڵکردنەکانت بە قۆڵبڕینەکانت بە غەشکردن لە خەڵک بە ئازاردانی خەڵک بە عەزیەتدانی خەڵک هەموو ئەمەت کردووە ئەگەر ئاژەڵێک شایانی قوربانی نەبێ بە مەرجەکانی نەبێ تۆ کەی شایانی ئەوەی بە قوربانی پێغەمبەر بێ خەیاڵت کردن جەڕووی نادانی چ لایەق وە تۆن ڕوتبەی قوربانی حاڵێکی دیکە ئەحمەد موختار بەگی جاف باسمان بۆ دەکا ئەوش مەسەلەی نیشتیمانە نیشتیمان نەبێ ئێمە نابین نیشتیمان نەبێ ئێمە نابین ئەوە دەلیلە ئێستاکە پێشمەرگە لەو ناوچانەی تیای نییە ئێستاکە حاڵی کورد چۆنە بە دەستی حکوومەتی عێراق و حەشدی شەعبی ئەوانە لەبەرەوە ئەحمەد موختار بەگی جاف دەڵێ جەژنی قوربان ئەحمەد موختار بەگی جاف جەژنی قوربان ساڵی یەک جار جەژنی قوربان ساڵی یەک جار خەڵکی قوربانی دەکەن بۆ وەتەن من ڕۆژی 100 جار ڕوحی خۆم قوربان دەکەم یعنی خەڵکی ساڵی جارە قوربانی دەکەم بەس من بۆ وەتەن هەموو ڕۆژێ 100 جار خۆم بە قوربانی دەکەم
ئەمە ئەوەمان پێ دەڵە جارێکی تر لە پێناوی وەتەن و نیشتیماندا چ قوربانیەکمان داوە پێویست بەوە دەکا بیپارێزین پێویست بەوە دەکا لە قورباندا نیشتیمانمان بیرکەوێتەوە ئەم نیشتیمانە لەو شوێنەی کە ئێمە نیشتیمانی ئێمەیە چەند ئازادین لەو شوێنەش لە دەستمان خاک دەرچوە و لە نیشتیمانی ئێمە حساب ناکرێ حاڵمان چۆن باش دەستێتت خوش مامۆستای بەڕێز دیسان بدوێتن ئەم پرسێکادی ئاراستەی بەڕێزێن خۆ بکەین لە شارین کوردستانی ام پی تی وی گلت شتاد بین ایک پی تی وی رحمت بین یا دوی پی تی وی دلوانیت بین یا پیسیه پی تی وی حوالینه پتر زیادت بیتن ناف مروی دا یاش مبه که ام وکی بری وقتی هم چونه ججن گلت خوش بون بس بگفت که خود انا چمه ججنا اما دی تلفونه که بگه نه چی بیتن وقتی که تلفن نبود پتر خوشیه بود وقتی تلفن ها این خوشیه کاتیه در رساله که بفرکم جشنای پیروز کم هک تو شخصی تو نه شده تو جشنای پیروز نگی رحم نمیده دلیت دا خوشی نمیده دلیت دا وقتی جشن روز بروز نخوش دلیت جشن آدم مروف چوا مثلا روزایی که جشن مثلا بینید تو مالت خرا مروف بخو تشتکی هو سایه اجتماعی بداند مروف هر دیف تقالیت بابو با پیرت خوب بچد اف دیارده بشکل که بوی ناف مجتمع مده عامتا ادوان سردان دا سرمه پیتوی ام مازن بچی کافری بکن او اولیکا سردانا و برحمه و عیال خوفر بکن نه مازن بن ایکو دو جبیر بکن لازمه عیدا دا پتر قوت الرحمه زیادتر لی بیتن و مرف عیال خوشی فیر کتن سردانا هرنه عیدا هرنه تازیا هرنه خوشی و نخوشی ها فیر بکتن بیت مروف دلوان بیت مروف چی سر دانا خلق گیب کتن مروف روشتت باش نیشا بچی کاب داد عیال خوب دادن مثلا بشت جگارا نکشن مثلا نشنس شارع شولت خراب نکن یعنی همی پیتوی وید مروف بشته دەستێت خۆش بۆ بەشداریەوە و ئاخفتنێتوە جوان و جێ خوددا بوون مامۆستای بەڕێز ئەگەر تەژی گوهداریەوان بەڕێزانە کردبیتن جەژنە قوربانێ و هەمی جەژنی دیژی جەژنە ڕەمەزانێژی تنێ وەک ناوێک مایە وەک ناڤەڕووک وەک جارە گەرم و گوڕی ئەت ناوێ چەندێ دانەمایە لەو ڕەمە دەوێت بزانین کە ئەو چ ڕێنما و چ سەدەم هەنە کو ئەم بکارین مفاکێ باش ئەلڤان بوونێن ئاینی وەربگرین تایبەتی جەژنێ بزانەکە گوتمان وشەی قوربانی لە کوڕەکانی ئادەمەوە لە قورئان هاتووەتە باسکردن خدا دەربارەی ئەوان دەفەرمێ وەتلو عەلەیهیم نەبە ئەبنەی ئادەمە بالحەق إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر چی لەمە فێر دەبین ئەمە بکەی بە کوردی بە سادەی یعنی ڕووداوی هەواڵی دوو کوڕەکەی ئادەمیان بۆ بژێڕەوە کە هەر یەکەیان قوربانیەکی کرد قوربانی یەکێکیان قبول کرا ئەوی دیکەیان قبول نەکرا بوچی ئەلێرە قورئان ڕوونی نەکردوێتەوە بۆچی دەگەڕێیتەوە بۆ کتوبی تەفسیر و دەگەڕێیتەوە بۆ کتوبی تەورات و ئینجیل و ئەوانی پێشووتریش یانی هەموو لەگەڵێکا کۆ ئەەکەیتەوە عارفان شتێکیان لێ دۆزیوێتەوە دەڵێن ڕیوایەتەکان دەڵێن بەس دەبێتەوە ڕەمزەکەی وەرگری فەلسەفەکەی وەرگری دەڵێن لە یەکێکیان قبول کرا لەوی دیکەی قبول نەکرا یەکێکیان ئاژەڵی کرد بە قوربانی حیوانێکی کرد بە قوربانی ئەوی دیکە گەنمی کرد بە قوربانی کشت و کاڵ یەکێکیان سۆنەڵێ ئاژەڵی کرد بە قوربانی ئەوی دیکە گەنمێکی کرد دەڵێن لە هەندێک ڕیوایەتە دەڵێن ئەویان کە قبول کرا ئەوە بوو کە حیوانێکی کرد بە قوربانی ئەوی تر کە گەنمی کرد بە قوربانی هی ئەویان قبول نەکرا ئەمە فەلسەفەکە لەکوێ ئەم قسەیە دەڵێن کەواتە ئەمە ئەوەی لێ تێدەگەین خدا داوامان لێ دەکات ئێمە لە نەفسی ئێمەدا چی بکەین بە قوربانی لە نەفسی ئێمەدا بەشی وەنەفس وما سەواها فألهمها فجورها وتقواها لە نەفسی ئێمەدا بەشێکی مەلائیکی هەیە و بەشێکی حیوانی هەیە دەبێت قوربانی بە بەشە حیوانەکە بکەین ئەمە کە قوربانی دەکەین و ئەو ڕۆژێک کە قوربانی دەکەین و خەڵق قوربانی دەکا و ئاژەڵێک دەکا بە قوربانی دەبێت ئەوەی لێ تێبگا قوربانی کرد بە حیوانێک ئەی لە ناخماندا ولكن يناله التقوى منكم خدا فەرمووی لن ينال الله لحومها ولا دماؤها خدا خۆ گۆشت و خوێنەکەی نەویستووە خدا ولكن يناله التقوى منكم يناله التقوى منكم چی یعنی هەست بکەین خدایە وەختێ من ئەم قوربانیم کرد بەشە حیوانیەکەی ناخی خۆم کە بەشە درندەکەی ناخی خۆم کرد بە قوربانی
کەواتە ئەم ساتە وەختی کە دەبینی لە کۆمەڵگەی ئێمەدا ئەو جارێکی تر باندۆر و تەسیرەکەی ها کەمە بۆچی ئەبینی لەسەر هۆڕنێک خەڵکە کوژێ ئەمە چییە لەسەر هۆڕنێک و لەسەر شەڕە سەگ و شەڕەکە و نازانم چی بەشەر بەشەرە کوژێ ئەمە بەشە حیوانەکەی ناخی ئینسانەکانی ئێمەیە کە هێشتا نەیتوانی قوربانی پێ بدە نەیتوانی قوربانی بکە بە بەشە حیوانی و بەشە دڕندەیەکەی ناخی خۆی ئەبێ لە جەژنی قورباندا کاتی قوربانی دەکەین ئەومان بیرکێت و ئێمە ئاشتی خواز بینەوە بەشە دڕندەکەی ناخی خۆمان کرد بە قوربانی بەشە حیوانەکەمان لە ناخی خۆمان دەرهێنا ئیدی ئێمە دڕندە نین ئێمە فریشتین ئەبێ ئەو حاڵەتی بین بەێ مامۆستا کە ڕامان جانەوێتە بەحسکرەوە فەلسفێن جوانی جەژنێکە تێدا هەنە ئەری بووچی ساڵ بوو ساڵ بەرف کاڵبوونی چیتن ئەف جەژن تاوا مسلمانەدا ڕەنگە هی ئەوە بێت ینی کەم بێتە باسکردن گرنگە ینی بە بەردەوامی بۆی ئێمە ینی وەکوڵێ من ئەوەی جۆی لێم بێ ئێستا دەڵێ ئەم پیاوە یەکەم جار باسی قوربانی کردووە 2001 بوو 2001 بۆ 19 ینی من 18 ساڵە باسێکم 18 ساڵە هەموو جەژنی قوربانێک ئیزافەیەکی تازە شتێکی تازە ئەخوێنمەوە شتێکی تازە ئەدۆزمەوە خوا لێ من قبولکە گرنگ ئەوەی ئەم شتانە بڵین دوو ئەم قوربانە جاران چۆن دەزانرا خوددا قبولی کرد ئێستێمە بەڕاستی چاوەڕێ قیامەتەکەین توزانی قوربانی چیە قبول بووە یا قبول نەبووە لە ڕووی دنیاوە دەزانین قوربانی یەکێ قبول بووە کە وەکوڵێ ئیدی ئەم کەسە کەسێکی دەڕندە نییە ئێمە لە هەڵسوکەوتەکەی وا دەزانین بەڵام لە ڕوویەکی ترە و لای خوددایە لە قیامەتە ئێمە نایزانین بەڵام نەتەوەکانی پێشی ئێمە ساڵانی زووتر و هەزاران ساڵ لەمەوبەر علامەتێک هەبوو بۆ قبولکردنی قوربان بۆیە خەڵکی دەیگوت بە پێغەمبەر ئێمە بەم پێغەمبەرە بڕوا ناهێنین حتى يأتينا بقربان تأكله النار ئەمە قورئانە یعنی دەیانگوت ئەم پێغەمبەرە کاتێ بڕوای پێ دەکەین قوربانیەک بکە لە ئاسمانەوە ئاگرێک دێ لی دەدا دەیسووتێنێ دەیکاوە خەڵوز ئەو کاتێ ئێمە ئەڵێن ئەوە باوەڕ دەکەین کەواتە ئاەتی حتى يأتينا بقربان تأكله النار چیمان پێ دەڵێ یعنی ئەمەمان چیە قەدیم وا بووە یعنی قوربانی ئەو کات قبول بووە کە ئاگرێک لی داوە و سوتاندوێتی و ئیدی نەماوە و ڕۆحی ئەو قوربانیەی سەرخستووە و ئیدی ئەو جەستەیە وەکو مادە نەماوە ئەمە چمان پێ دەڵێ ئەمە جارێکی تر بە ئێمە دەڵێ کە ئەمە پێمان دەڵێ کە مرۆڤ دەبێت ڕوحی بڵند بێ دەبێ مرۆڤ وەکو بڵێ چی بسووتێنێ ئەو بەشە مادیە خراپەی نەفسی خۆی ئەبێ ئاوا بسووتێنێ بەێ مامۆستا عەقڵی مرۆڤی هەردەم سەردەریەت گەل بەرجەستەیان دکەتن ئەری بووچی بووی سەردەمی کە وان داخواست کردی تو قوربانێکی پێشچاو بینە داکو ئەم باوەڕ تە بکەین بوچی بووێ گافکێژی مامیژی هەر خوددان عەقلین و بوچی شتێ بەرجەستە بوو مناویتن وما منعنا أن نرسل بالآيات إلا أن كذب بها الأولون خدا وا دەفەرمێ دەفەرمێ ئەو سەردەمانەی پێشوشتی بینراومان پێ نیشان دەدان وەکو چۆن لە ئیبتیدایی ڕسمەکان ملەوەنە و وەسائل تەوزیحی ئێوە مامۆستان لە ئیبتیدایی بەشتەکان بە بەرجەستەی پیشان بدەیت هەتا گەورە دەبین ئیدی وردور عقل کامل دەبێت ئیتر ئێمە ئەو کاتە گوتکارین بژین مرۆڤاتی وێ گاوی گەشتی ئاستەکی باشتر بەڵێ ڕاستە ئالەبەر ئەوەیە کە خدا فەرمووی اليوم أكملت لكم دينكم ئەوەیە کە خدا فەرمووی لا إكراه في الدين قد تبين الرشد من الغي ئەوەیە کە خدا فەرمووی وخاتم النبيين ئیتر ختمی نبوەتی بۆ هێنا ئیدی مرۆڤەکان لە هیچیان نقصان نییە ئەتوانن تێبگەن بە مندیکەوە لە بەردەستیانەیە کەواتە حتى يأتينا بقربان تأكله النار ئەمە نیشانەی ئەوەیە کە دەبێت ئەو صفەتە خراپانە بسووتێنرێت لە ئینسانەکانە خاڵی سێم زۆر گرنگە کە لە سەرەتاوە ئاماژت پێکرد ئەوەیە ئێمە کە قوربانی دەکەین پێغەمبەر درودی خوای لەسەر فێری کردین لە قوربانیشا اقتصاد بکەین ساڵانێکی زۆر بە هەڵەتی ئەگەیشتن ئەتوانم بڵێم 10 ساڵ لەمەوبەر ئەو باسە ینی ڕوونکردەوەم تیادا ساڵی 2013 یەکێتی زانایان بۆیان کردم بە نامیلکەیەک جابەشیان کرد بە ناوی جەژنی قوربان جەژنی ژیانە نەک مەرگ دۆستی لە سایتی یەکێتی زانایان ئەو کتابی من هەیە جا مەبەستم ئەوە بوو خەڵک ئەیگوت مەڕ یا بزن بۆ یەک کەسە ماڵێک دەکەسن دەدانیان سرە بڕی یان هەر ساڵی ئەوی دەمە بۆ یەکێکە کەچی ئەبوو ئەیوبی ئەنساری کە هاوڵی پێغەمبەرە دەیگوت پێغەمبەر وای ناکرد کە پێغەمبەر دەیگوت ويجزئ الشاة عن الواحد يعني مەڕ یا بزن بۆ یەکە ئەو یەکە سەحابەی پێغەمبەر وا دەفەرمێ المقصود بالواحد الرجل وأهل بيته يعني ئەو خاوەن ماڵە و هەرچی لەگەڵ ماڵەکەی ئەوە ئەدەژێ ئەوە بۆ هەمویانە کە دەڵێن مانگایەک یا وشترێک گایەک یا وشترێک بۆ حەوت کەسە یعنی بۆ حەوت ینی
حوت ماڵە بەڵێ وەک فقهات بێژن یعنی ئەوەت حاڵەتێکێدا ئەگەر کەسێکی پێچێ نەبیتن ئەمما گەر پێچێ بیتن کەس و یەک دێت بکوژیت ئەنج پێغمبەر ئەمەشی حل کرد پێغمبەر درودی خۆی لەسەر کاتێکە ضحا بکەبشەینی دوو بەرانی هێناوە وەکۆڵێ قورب کردی بە قوربانی فەرمووی هذا عني ئەم بەرانە کە سەر دەبڕم ئەمە لە بری خۆم و عەمەن لەم یضحی من ئومەتی لە بری خۆم و گشت ئەو کەسەی لە ئومەتەکەی من نەیتوانی قوربانی بکە لەم فەرمودەیەکی فێر دەبین دەبێ اقتصاد بکەین لە قوربانی یعنی ئەبێ سوودی هەبێ مەبەستە لە اقتصادی قوربانیدا چ یعنی خەسار نەبێ خدا بۆ خواردنی خۆمان دەفەرمێ وەلا توسریفو وانە لەبەرەوە ساڵانێکی زۆرە لە حەجیش ئەو هەموو قوربانیە دەکرێت هەندێک جار مەطعەمەکان دەیبن هەندێک جار فڕێ دەدرێ هەندێک جار دەکرایە ژێرخۆڵ پێشی 80 ساڵ لە تەفسیرەکەی مەلای گەورە لەبەر گیدەی تەفسیرەکەی مەلای گەورەی کۆیە لە تەفسیری کوردی چ دەڵێ من هاوار دەکەم خەڵکینە کەس گوێ لە هاوارەکەم نییە دەڵێم لە مەکە ئەم هەموو قوربانیە دەکرێت خەسار دەبێ و فڕێ دەدەن باشە بەڵام خۆشبەختانە یەکێتی زانایانی کوردستانی خۆمان لیژنەی فتوای سەر بە یەکێتی زانایانی خۆمان فتوایەکی زۆر جوانیان هەیە خزمەت بە کۆمەڵگەی کوردستان دەکات لە ساڵی 2010 یەکێتی زانایانی خۆمان فتوایەکی جوانی داوە لە 2015 تکراریان کردەوە ئێستش لە 2019 تکراریان کردوەوە ئێستش بە مرشیدەکانی حەجیان گوتووە بە حاجەکانی کوردستان بڵێن ئێمە ئێستا نزیکە 6000 حاجیمان لە حەجە لەوێ قوربانیانە کرد جاران نەمانەزانی بۆچی ئەڕوا و چی ئەیخوات و فڕێ ئەدرێ خەسارە بێ وانە نەمانەزانی یەکێتی زانایان لیژنەی فتوای یەکێتی زانایانی خۆمان دەستیان خۆش بێ کارێکی زۆر جوانیان ئەی حاجی کوردستان لە حەجەوە تەلەفۆنێ بکە بۆ ئێرە لە حەجەوە تەلەفۆنێ بکە بۆ ئێرە و یەکێ بکە بە وەکیلی خۆت لێرە قوربانێکت بۆ بکە لە کوردستان بەم نەوعە 6000 حاجیمانە بێ 6000 قوربانی خۆمان لەوێ ناکەین و فڕێ بدرێ کەواتە بانگەوازەکەی مەلای گەورە پێشی 80 ساڵ یەکێتی زانایان بەدەمیەوە چوو فتوای لیژنەی فتوای یەکێتی زانایانی خۆمان زۆر جوانە بەدەست خۆشیان لێ بەڵێ ئەگەرش کە ئەمیان هێنایەوە کوردستان بەڵێ بە حاجی خۆمان دەڵێن حەجی خۆت لەوێ بکە بەڵام قوربانەکەت لە کوردستان بکە ئەگەرش ڕۆیە ژینگە هەیە بە تەماشاوی چەندی بکەین مامۆستا کارێکی باشە و درستە بێتەکردن سێ خاڵیتر هەیە دەبێ ئاگاداری بین ئەگەر کورتیش بە کورتی یەکەمیانە بێ پاک و خاوەنی پەرزی بەڵێ يتنظف فإن الإسلام نظيف نابێ ئەمە لە بەرماڵ ئەمە چێ گوتی لە ناو ماڵەکەی بیکە بە قوربانی و خوێن بکەرە گەڕەکەوە هەموو ساڵێک لە هەموو پارێزگاکانی هەرێم هەڵەبجە دهۆک سلێمانی هەولێر چ دەکەن دەڵێن ئەو سەربڕخانانەی کە هەمانە کراوەیە بە خۆڕایی پزیشکیشی لێ وەرن لەوێ قوربانەکەتان بکەن و دوای ببەنە ماڵەوە دابەشیکەن کەواتە ئەمانە بەرینە سەربڕخانەکانی حکوومەت لەوێ بکرێ کەس قوربانەکەی سەر نەبڕێ لە ناو ماڵی خۆی چونکە دەبێتە مایی بڵاوکردنەوەی نەخۆشی لەبەرەوە پاراستنی پاک و خاوێنی و پاکڕاگررتنی شەقامیش جارێکی ترتۆ لەو لاوە قوربانیەکەی گوایە خێرەکەی بەڵام هەموو گەڕەکەکەت پیس کرد و مێش و مەگەزت توش کرد دەستێتت خوش مامۆستای بەڕێز ساخ و سەلامەت بن ئینشاءالله بینەرن بەڕێز ڤی ئاوای دێنە دومایە خەڵکێژی و زۆر سپاس بۆیان بەڕێژی هیڤیامەوە هەموو ڕژێنمە جەژن و خۆشی بن و نافخۆشیادا بژین زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی دیگەلمەتماندوو بوون تا خەڵکەکە دی بگەینە فێک ببینم خێر و شات